سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش ئێرە کەرگی کللتورە لە شاری سلێمانی وەک دەزانین ماوەی چەند ڕۆژێکە مۆندیالی 2026 دەستی پێکردووە دیارە شاری سلێمانیش بێبەش نییە لە پاخشکردنی سەرجەم یاریەکانی مۆندیال بە خۆشحاڵیەوە دەستگای میدیایی کورسات لە نێو کارگەی کللتوردا لە شاری سلێمانی جێگەیەکی تایبەتی بۆ میوان و خێزان و هاوڕێیان ئامادە کردووە تا بتوانن لێرە لەو کاتژمێرانی کە یاری مۆندیالی تێدا پەخش دەکرێت لێرە شاشەیەکی قەبارە گەورەی داناوە لەگەڵ چەندین شوێنی تایبەت و گونجاو هەم بۆ خێزانەکان کە بتوانن بە خێزانی سەردانی ئێرە بکەن و بینەری سەرجەم یاریەکان بن جگەلەوەی کە بە تەنها شاشەیەک و شوێنی دانیشتنی تایبەت نییە بۆ خێزانە خۆشەویستەکان و بۆ هاوڕێیان و ئەو کەسانی کە دێنە نێو کارگی کللتور دیارە لێرە چەندین خواردەمەنی و خواردنگەکان لێرە بەشداریان کردووە شیرینی ئەو خواردنانی کە دڵخوازی منداڵن لێرە ئامادە کراوە هەروەها چەندین جۆر چالاکی و یاری تایبەت بە منداڵان لێرە ئامادەیە و منداڵانیش بێبەش نەکراون لەو چالاکی و ئەو یاریانەی کە لە نێو کارگی کللتوردا لێرە پێشکەش بە ئێوەی ئازیز دەکرێن ئێوەی ئازیز دەتوانن ئەو کاتژمێرانی کە یاری مۆندیال تێدا پەخش دەکرێت سەردانی کارگەی کللتور بکەن و بێبەش نەبن لە سیرکردنی یاریەکانی مۆندیالی 2026 لێرە ژمارەیەکی زۆر هاوڕێیان خێزانەکان سەردانی ئێرە دەکەن منیش پێم خۆشە ڕای هەندێک لەو کەسانە وەربگرم دەربارەی هەم ئەو شوێنەی کە بۆیان ئامادەکراوە یاخود هاندەری چه هەڵبژاردەیەکن لەگەڵمان. سڵاوتان لەبێ و بەخێر هاتن هەستان چۆنە کە ئەم شەو لە نێو کارگەی کللتورا بینەری یاریەکانی مۆندیالە بن. سڵاو لێەوەش پێشەکی دەستخۆشیتان لێ یەکەم بۆ ئەم ئامادەکاریە جوانە کە بۆ مۆندیال کراوە پێشتر بینیمان لێوەرەیە کە شتێکی جیاوازی کرد کورسات ئێستاش دووبارە هەم بە جیاوازی بینین کورسات هەموو کاتێک جیاوازە و دەستخۆشتان لێگەمانی بەڕاستی شوێنێکی گونجاوە هەم بۆ ئایلە بۆ دانیشتن بۆ گەنج شوێنێکی جوانە بەڕاستی دەستخۆشتان لێگە. ڕای بەڕێستان لەسەر ئەم شوێنە تایبەتە چییە؟ وڵایی شوێنەکە زۆر خۆشە یعنی من زۆر مرتاحم بەڕاستی هەنێ شوێن هەیە چکە زوگوتی زۆر لێ ناتوانانی ئایلە بچێ بەڵام ئێستا شوێنەکە زۆر مرتاحە و زۆر باشە بە هیوان جێی متمانەی ئێوە و یاریەکانیشتان بەدڵ بێ هاندەری چه هەڵبژاردەیەک مخۆم بەڕازیلی ئەی بەڕێست مخۆم زۆری ئیسپانیا زۆربان کاتێکی زۆر خۆش لێرە بەسەر بەرن ماندوو نەبن. هەستان چۆنە کە ئەمڕۆ لێرە سەردانی کارگەی کللتورتان کردووە و لەم شوێنە تایبەتە سێری یاریەکانی مۆندیالی 2026 دەکەن. دەستشەوتان خۆش وێ بەڕاستی دەستخۆشیە بۆ دەستگای میدیایی کورسات بەڕاستی بۆ میشە جوانە بۆم گەنجانە کە لێرە کۆی کردێتەوە بەڕاستی زۆر زۆر تایبەتە ینی ئەمە یەکەم جارە بێن بۆ ئێرە بەڵام وا هەستەکەی ڕێگەڵنەوە ئەمریکای یاریەکەی زۆر هەستێکی زۆر سەیری هەیە. پێخۆشە بەنیازیت لە شەوانی ئایندەدا لە ڕۆژانی داهاتووە لەگەڵ خێزانەکەت خوشکت هاوڕەکانت سەردانی ئێرە بکەیتەوە بۆ بینینی یاریەکان؟ وڵی ئیشەڵا بەست من تۆزە کێشەی کاتم هەیە چکە بەڕاستی کاتەکانی تۆزە ئیزعاجە بەس بۆم گونجێ حەزم لێتی بەڵێ بالفعل. هەندەری چه هەڵبژاردەیەکی؟ بەخوا بڵێم چی من بەرازیل و پرتوگالی تر با بزانین کامیانە بێ ئیشەڵا. دەستگای میدیایی کورسات وەک هەمیشە هەوڵی داوان لە سەر جەموارەکاندا خزمەت بە کۆمەڵانی وەکی کوردستان بکات لێرە لە کارگەی کللتور هەموو کاتژمێرەکانی یاریەکانی مۆندیالی 2026 لە نێو ئەم شوێنە تایبەتەکە کە کەشێکی ئارام و گونجاوی بۆ خێزانەکان و بۆ هاوڕێیان دروست کردووە خزمەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکات لێرە وەک دەبینین ژمارەیەکی زۆر لە هاوڕێیان و کەسە نزیکەکان و خێزانەکان و بەگشتی هاتوونەتە ئێرە و بینەری سەرجەم یاریەکان دەبن لێرە هاوڵاتیان بە دڵێکی خۆشەوە بە جۆش و فرۆشێکەوە هەروەک خۆیان ئاماژەیان پێکرد کە جەژنە بۆیان من یەک دوو کەسەی ترم دوان لە دەرەوە ئەوەنە هەستێکی خۆشیان هەبوو کە ئەیانوت ئەمە جەژنە بۆ ئێمە ئەم شوێنی کە دەستگای میدیایی کورسات دابینی کردو بۆیان وەک جەژنێک دەیبینن و لێرە سێری یاریەکانی مۆندیال دەکەن تۆی بینەریش لە ڕۆژانی داهاتوودا لە شەوانی داهاتوودا دەتوانیت سەردانی کارگەی کللتور بکەیت لە شاری سلێمانی و بێبەش نەبی لە سەرجەم بینینی یاریەکانی مۆندیالی 2026.